لەگەڵەوەی جەنگی ئۆکرانیا لە سەرزەمین لە نێوان رووسیا و ئۆکرانیا بەڕێوە دەچێت. بەڵام لە بنەڕەتدا جەنگەکە لە نێوان رووسیا و وڵاتانی زلێزی بلۆکی ڕۆژاوادایە و بە بەردەوامیش مەترسیەکانی ئەم جەنگە و کاریگەریەکانی لەسەر جیهان زیاتر و زیاتر دەکات بە تایبەتی لە ڕووی ئاسایشی خۆراکەوە. پەیمانگای ئەسکەندەنافی بۆ مافەکانی مرۆڤ پێی وایە سزا ئابووریە تاکلایەنەکان تەنها زیانی گەورەی مرۆیی بەدواوەیە و هیچ گۆڕانکاریەکی سیاسی گەورەی بەدینەیەناوە. لەو ڕۆژەوە و سزایانەی ئەمریکا بەسەر وڵاتانیدا سەپاندووە ئەو ڕاستیە دووپا دەکاتەوە. هەروەکو ئەو سزایانەی ئێستا ڕۆژئاوا بەسەر رووسیادا سەپاندوویەتی کە بۆتە چەکێکی دووسەرە لە دژی جیهان و بۆتە هۆی زیادبوونی مەترسیەکانی هێژاری و برسێتی لە جیهاندا نارامیەکی گەورەی دروست کردووە. لە راپۆرتێکدا ڕۆژنامەی The American Conservative لەبارەی کاریگەریەکانی سزاکانی سەر رووسیا هۆشداری بە ئیدارەی ئەمریکادا و دەڵێت هەمومان باجەکەی دەدەین. ئەوە لە کاتێکدایە کۆشکی سپی هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ قەدەغەکردنی وزەی رووسیا و هاندانی ئەوروپا بۆ پشتکردنە وزەی رووسیا. ئەوروپا چەندە لە ژێرفشاری ئەمریکادایە بۆ قەدەغەکردنی نەوت و غازی ڕووسی، بەڵام جێبەجێکردنی دەبێتە چەکێکی کوشندە و هەرەسێنانی ئابووری ناوخۆیی. هاوکات ڕۆژنامە ئەمریکیەکە ئاشکرای کردووە کە ئیدارەی ئەمریکا دەیەوێت لە لیستی سزاکانی سەر ئەمریکا مادەی پەیینی دەستکرد یاخود سەمات زیاد بکات. بەڵام هەنگاوە نەک هەر کاریگەری لەسەر کەمبوونەوەی بەرووبوومی کشتتوکاڵی دەبێت، بەڵکو دەبێتە هۆی زیاتر بەرزبوونەوەی نرخی خۆراک لە جیهاندا. بەمەبەستی کەمکردنەوەی کاریگەریەکانی قەدەغەکردنی پەیینی کیمیایی ڕووسی پێشتر جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بڕی 250 ملیۆن دۆلاری تەرخان کرد بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆیی سەمات. بەڵام بە بڕوای چاودێران هیچ ڕۆڵێکی نابێت لەسەر ئەو مەترسیانەی کە دروست بووە لەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکان بە تایبەتی لە مەودای نزیکدا. ڕۆژنامەی The American Conservative لە راپۆرتەکەدا ئاشکرای کردووە کە لە دوای سزاخستنە سەر بەرهەمی سەمادی رووسیا زیانێکی زۆر بە جوتیاران گەیشتووە، بە جۆرێک نرخی بەردی فۆسفاتی، ڕوشتی پۆتاسیۆم و نیوترۆژین بۆ 2 هێندەی ئاسایی ساڵی پێشوو بەرز بۆتەوە و بووە بە نزیکەی 255 دۆلار. هاوکات لە ئێستادا وڵاتان کار دەکەن بۆ ئەمبارکردنی زۆرترین بەشی دانەوێڵە و لەو چوارچێوێشدا هیندستان کە دووەم وڵاتی بەرەمێنی دانەوێڵەیە هەناردەکردنی گەنمی بۆ دەرەوە قەدەغە کرد.